حکوومەتی هەرێمی کوردستان لە ڕێگەی وەزارەتی خوێندنی باڵاوە کار بۆ بێهیواکردنی دەرچوانی پۆلی 12 دەکات و ئامادەیە تەواوی دەرچووان لە زانکۆ و پەیمانگاکان وەربگرێت بێ ئەوەی بیر لە پێویستی دام و دەستگا حکومی و ئەهلی و تەنانەت خواستی بازاڕیش بکاتەوە. بەپێی بە دوواداچوونەکانی پەیام وەزارەتی خوێندنی باڵا ساڵانە چەندین کۆلێژ و بەشی ناپێویست دەکاتەوە لە کاتێکدا هیچ بۆشاییەک بۆ ڕەوڕەوەی ژیان و ڕەخساندنی هەلیکەر پڕ ناکاتەوە. بەڵام بە ئامانجی سەرقاڵکردنی دەرچووان و دوورخستنەوەی تووڕەی و ناڕەزایەتی ئەو توێژە لە سیستەمی حکومڕانی ئامادەیە هەنگاوەکانی بەو ئاراستەیەدا بنێت. کە فۆرمم بۆ کۆمەڵی قوتابی لەگەڵ ڕێکخراوی قوتابیانە پڕە کردەوە. زۆر جار قوتابی ئاهات دەرەجەیەکی کەمیە بوو بە من ئێوەت فڵانە بەژەم و فڵانە بەشتەنیان ناو تەنیا ئەوەیە تۆ پسپۆڕیەکتەیە و مەشادەیەکی بەکارێرۆزیان دیبلۆم بەدەسێنی ئەیوب بۆ ناوەموو چونکە نابی بە هیچ چونکە ناتوانانی هیچ بکەیت و هیچ شوێنێکی شتۆی نایە. من خۆم پزیشکی ڤێتەرنەری یعنی لە 2014 بە دواوە پزیشکی ڤێتەرنەری تاعینات نەبووە، دەرچووی 2014 تاعین نەبووە لە کەرتی گشتی لە هەرێمی کوردستان. ئەم ساڵ دێت لە جیاتەوەی کە چاکسازی لەم جۆرە کۆلێژە بکە دێت حکوومەت لە زانکۆیەکی تری زیادیەکە. بە وتەی شارەزایانی خوێندنی باڵا بەشەکانی سەر بە کۆلێژی زانستە مرۆڤایەتیەکان و گەشت و گوزار و ڤێتەرنەری و کوشت و کاڵ و کۆمەڵایەتی لە ئێستادا پێویستە بۆ چەندین ساڵ بە یەکجاری دابخرێن. بەو پێی زیاتر لە 10 ساڵە دەرچوانی ئەو بەشانە لە یەکە حکومی و ئەهلیەکان وەرنەگیراون و دەرچووی لەوە زیاتر تەنها بەدەستێنانی بڕوانامەیەکە و هیچ سوودێکی بە ئاراستەی پەیداکردنی بژێوی لە ئایندەدا بۆ ئەو خوێندکارانە نابێت. خوێندکارێک ئاستێکی نزمیشی هەبێ 4 ساڵ بەهۆی خوێندنەکەیەوە لە چوونە سەرکار دواکەوێ. ئەگەر ئەوە نەبێ ئەبێم خوێندکارە عنی بزانێ وەرناگیرێ نسبەتێکی کەم دەرەجەی هێناوە لەوانێت 4 ساڵ پێش ئەوە هەوڵ خۆی دامەزرێنێ دوایی لەگەڵ هاوتایەکە کە دوای 4 ساڵەکە تەخەڕوجەکە لەوانەیە ئەم پێش ئەویش بکەوێتەوە لە ڕووی ئەوەی کە لە ژیانە خۆی دامەزراندەوە. ئەوە بەتاڵەیە خود بڵێن وەکوڵێ بێکاریەکی ڕووپۆشکرا و ئەهێنێتە ئاراوە. هاوکات سەرڕای تەواوکردنی خوێندن لەو بەشانە هیچ پیشەیەکی ئەوتۆ لە ماوەی 4 ساڵی خوێندنیاندا فێر ناکرێن تا لە ئایندەدا لە بازاڕدا بیکەنە سەرچاوەیەکی بژێوی. سەرئەنجام گەنج لە تەمەنی 25 ساڵی دوای کۆتایی هێنانی خوێندن تووشی بێهیوایی دەبێت و ناچار خۆی بە قەدەر و شەپۆ لە ڕۆحکێش و سامناکەکانی دەریا دەسپێرێت. زۆری ژمارەی زانکۆ و پەیمانگاکان لە شارۆچکەکان بە خاڵێکی دیکەی نەرێنی هەژمار دەکرێت بەو پێی بەشێک لە ناوەندەکان بەهۆی دووری و کەمی مامۆستای شارەزاوە لەلایەن خاوەن بڕوانامەکانی بەکالۆریۆسەوە و لە ژێر ناوی وانە بێژدا وانە بە خوێندکارانی زانکۆ و پەیمانگاکان دەڵێنەوە. وشیار محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، سلێمانی.